ئەم داربەڕوە لە گوندی دووکانیان لە ناوچەی شارباژێر جیاواز لە دار و درەختەکانی تری ئەم هەرێمە بە ناوی حیزبێکی سیاسیەوە ناونراوە. داربەڕوەکەی حسک لە ساڵانی 1970کان سەردەمی خەباتی چەکداری دژ بە حکوومەتی عێراق جێگەی یەکتربینینی پێشمەرگە و کەسوکاریان و تەنانەت شوێنی ئاڵوگۆڕی نامەی سیاسی و ڕادەستکردنی تەرمی شەهیدەکانی حیزبی سۆسیالیست دیموکرات بووە. زۆر باش ئێرەش ئێمە ئیتر هاتوین وەکو شتێک وەکو مڵکێکە کردومان بەهی خۆمان لەو کاتە ئاهاتین بە زۆری لە بنی ئەم دارە دانیشتین. ئەوەشم لە یادا ئەم دارێکی گەورەی زۆر گەورە بوو لێرە بە قەباخی فیشکی کلاشنکۆڤ لێمان نووسی بوو دارەکەی حسک یان بژی سۆسیالیست ئەوانەشمان لێ نووسی بوو. ئەو کاتەی پێشمەرگەکانی سۆسیالیست لە ژێر سێبەری ئەم داربەڕوەدا کاری سیاسی و کۆمەڵایەتی خۆیانیان ئەنجام دەدا داربەڕوەکە زۆر لەمەی ئێستا گەورەتر بوو. بەڵام ئێستا بەشێک لە لق و چڵەکانی درەختەکە بڕاونەتەوە. گەورەی حیزبەکەش درەختەکەی لە یاد نەکردووە. و خەڵکی وێڵە خۆشیان بە منیان داوایان کردیان هەر کاتێ ویستت ئێمە لێرە ئەرز چی پێویستە ئێمە خێنە اختیارتان بەبێ بەرامبەریش بە شتێ شتێکی لێ دروستکەن ئێمە بەتەما بووین جێگەیەکی حەسانەوە مزگەوتێکی بچکۆلە لەگەڵ کۆمەڵێک سەر ئاوەشانی لێ دروستکەین بەڵام دیار بوو من هەندێ مەژغوڵ بووین بە شەڕی داعشوانە و ماوەی تاخیر بوو لەسەر بەڵێ بەنیازم مەرەوەڵە. سەردەمی شۆڕشی چەکداری لەم ناوچەیە و لای گوندنشینەکان هەر ناوی حسکیان بەدارەکەوە نەلکاندووە بەڵکو بە پێشمەرگەکانی سۆسیالیستیان وتووە حسک عەرزە دڕێ. مەسەلە عەرزدڕێن ئەوە بوو گیرۆگرف نەبوو لە ڕێگەمانە بۆ حەجکوێکیان بتوە ئەچوین و ملمانەنا تێگەی بۆ حەجکوێ بووە ئەچوون بۆ نمونە چینێکێکی ئەو عەرزدڕینەیەکە وەڵاهی ئەو عەرزدڕینە ڕایەکیان وتیان ڕەشەکەچە مامە ڕەشە دەرگایەکی لێ داخراوە یەک سەلێناوە بە دەرگاکەەوە بە ژێری دەرگاکەەوە عەرزەکەی درۆ ژێرەکەی کردوێتەوە پێشمەرگە حسک بوو. بەڵێ نەوەڵا شەهید بوو. ئەوە دەرگاکەی کردوە بە زۆری وتمیان دەرگاشیان لێداخی حسک هەر عەرزە درێ لەژێر عەرزەکەوەڵە. ئەگەر ئەم دارە هێمایەک بێت بۆ مێژووی خەباتی چەکداری حسک و پێشمەرگەکانی لە ڕابردوودا ئەوە ئاماژەیەکیشە بۆ ئەو نەهامەتی و ڕوودا و کارە ساتانی کە بەسەر گەلی کووردا هاتوون. وریە حەمەکەریم NRT گوندی دووکانیان ناوچەی شارباژێر.